سڵاو ڕێز هاوڕێیان دەمەوێت لێرە بە کورتی باسی بابەتی حاجی کاروانی یەکگرتو و بابەتی چەمچەماڵ قسە بکەم بە کورتی. هەڵبەت ئەوەی لە چەمچەماڵ ڕوویدا کارەساتێکی سروشتی بووە بەداخەوە کە ڕوویدا و هیچمان پێ ناکرێ ئەوە ئیتر خواوە ویستوێتی. بەڵام لە هەموو شوێنێکی دنیا لە هەموو وڵاتەکانی دنیا حکوومەت دائیمەن بودجەیەکی هەیە بۆ کارەسات، بودجەیەکە پارەدانێ کە شتێک ڕۆیەدا ئیتر هەوڵ دەدا ئەو پارەیە بێنێ، ئەو شتە بێنێ، ئەو شوێنە یارمەتی ئەو خەڵکە بدە و ئەو کێشانەی خەڵک چارەسەر بکە ئەو زەرارەکە پیان کەوتووە بیان دەدێ. بەڵام بەداخەوە لە کوردستان حکوومەتێک دوو بنەماڵە بەڕێوە بن، دوو بنەماڵی گەندە بەڕێوە بن، هیچ لەم شتانە فکری تیان ناکەن و ناشیکەن و بۆیانیش گرنگ نییە. دێن هەندە عەرز دەکەن، دە شۆ دەکەن کە ئێمە لەگەڵ خەڵکین و بەڵام لە ئەخیرا خەڵکەکە زەرارمەند دەبێ و درۆزن ئەوان دەرەچن و خەڵکەکەش هیچی دەست ناکەوێ. بەداخەوە چۆن لە هەموو جیهان کە فەرمانبەرێک معاشەکەی وەردەگرێت بەشێکی ئەو پارە دەچێت بوو خانەنشین، سندوقی خانەنشین، ئەبێ ئەو پارەیە حکوومەت بووی نییە دەستی لێ بدات. ئێستاش فەرمانبەرانی کوردستان پارەی خۆیان وەردەگرن، معاشەکە ئەگەر وەریگرن سێ مانگ جارێک بەشێک لەو پارە ئەبێ بوو سندوقی خانەنشین بڕەوە، بەڵام ئەوان بۆ خۆیان هەڵدەگرن و ئیتر ئەو شتە لای کوردستان نییە، چونکە حکوومەتمان نییە، دوو عیسابە و دوو مافیامان هەنە ناویان لە خۆیان ناوە حکوومەت. من لێرە ئەوە بە کورتی کە لە چەمچەماڵ هیچ ئامادەبوونێکیان نییە حکوومەت و پلانیشان نییە. ئەگەر ئەوە لە بادینان بە ئێستا دەستگای هەموو دزی بارزانی دەها شتێکی دەکرد و ئیتر ئەیان کردە ڕێکلام و دیعایەت و تەرتیبات و ئیتر تا ئاخری. بەداخەوە کە ئەم خەڵکە بێسەحەبە. کاکە بابەتی حاجی کاروانی یەکگرتو من حەزەکەم بە کورتی لەسەری قسە بکەم. ئەمڕۆ چەند شوێنم بینی کە ئەڵێ من چاوەڕێم و ئەمڕۆ خێرخوازێک تەلەفۆنم بوو بکە، کەسێک تەلەفۆنم بوو بکە یارمەتێکم بداتێ بوو خەڵکی چەمچەماڵ، بەڵام بەداخەوە کەس تێ کردووە. من لێرە بە حاجی کاروان دەڵێم، حاجی کاروان پێشەوەی باسی ئەو بابەتە بکەم، دەزانم کە لە ئەنگرانی یەکگرتو نەک هەمووی زۆربەیان وەک لە ئەنگری پارتی وەکێتی نەکسەر دێن دەست بە جنێودان دەکەن، من دەکەنە کافر، من دەکەنە یەهودی، من دەکەنە ئیسرائیلی، من دەکەنە ملحد، هەموو شتێک دەنووسن. ئەوە من طەبیعی وەردەگرم ئەم شتانە، چونکە بینەریان یان لە ئەنگریان هەمان عەقلەتی پارتی وەکێتی هەیە، ئەوەی لەگەڵیان نەبێ ئیتر هەرچی شتی خراپە پێ دەڵێن. کێشەیەکم نییە لەوە بنووسن و دەستان کراوەیە. بەس بۆ حاجی کاروانی بەڕێز دەڵێم، حاجی کاروان ئەتو لە بابەتی غەزە وا خۆت نیشان دەکە پاڵاوانێکی زۆر گەورەت کردووە کە سەدان دەفتەرت نردووە و ئیتر تا ئاخیری و خۆت وا پێشان دەکە موسڵمانی کورد هیچ گرفتێکی نییە و هیچ کێشەیەکی نییە تەنانەت غەزە نەبێ. هەرچەندە من لەگەڵ ئەوەمە هاوکاری خەڵکی غەزە بکرێ، خەڵکی سڤیل، نەک هاوکاریەکان بوو بەس ماڵباتی حەماسی تیرۆریزم بڕوە یان بوو ئەو دام و دەستگای کە ئەوان هەیانە بڕوە. و من دڵنیام کە هاوکاریەکانی حاجی کاروان بەس بوو ماڵباتی چەکدارەکانی حەماس دەڕۆشت. من لێرە پێم دەڵێم حاجی کاروان ئەوە بۆ بینەری خۆمان نهێنیەکە ئاشکرا دەکەم، دەستگای هەواڵگری تایبەت هەیە، ئاگاداری ئەو شتانن. ئەو پارەی کە حاجی کاروان نردوێتی غەزە لەسەرە و سەدان نوهاتی لە گیرفانی مرۆڤی کورد دەرنەچووە، یعنی کورد نەیداوە، لەسەرە و نوهاتیە بەشێکی زۆر کەم خەڵکی خێرخوازی کورد ئەو پارەی داوە. ئەوەی تر حاجی کاروان باش دەزانی لەکوێ دەرچووە، کێ بە توی داوە. ئەوە لە من وەرگرە، ئیتر نازانم کەی، بەڵام لیستێک دەرەچێ کە ئەوانەی پارە نردووە بۆ غەزە بە ڕێگەی ناشەرعی، مەزدەرەکە لەکوێ بووە، کێ نردوێتی، نەبەستووی حاجی کاروان لە خەڵکە بووە، لە چەند وڵاتی عەرەبیشە، لە ئەوڕۆپاشە بووە. ئەمانە هەمویان بە دواچوونیان لەسەر کراوە کە مەزدەری پارەکە
بیزانن و چ ڕێگایەکیان نردووە. هەڵبەت نردنی ڕێگا زۆربەی زۆرتان حاجی کەروان بە ڕێگای ناشەڕێیتان نردووە، ئەوەش دیارە. من لەسەر ئەم بابەتە قسەم ناکرد. ئەگەر ئەو پارە لە گیرفانی زۆربەی لە گیرفانی خەڵکی کوردستان ڕۆشتبا و بوو گشتی خەڵکی غەزە ڕۆشتبا، نەک بوو عایلەکانی حەماس. بەڵام بەداخەوە ئەمە تەسیسکردنی بابەتی مرۆیە لە غەزە لە پێناوی فکری ئیخوانەکان کە ئێستا لە لیستی تێرۆردا لە ئەوڕۆپا و لە جیهاندا. بۆیە من لەسەر بابەتە قسە بکرد. حاجی کاروان هەڵبەت ئەوەی تۆ ئەکەی کارێکی خێرخوازی نییە. من بە کارێکی سیخۆری دەبینم، من بە کارێک دەبینم کە بەشێکی لەو منزومەیە کە دانەوێ سەقامگیری وڵاتانی ئیسلامی لە پێشەوە تێک بدەن ئینجا وڵاتانی تری جیهان، و ئەمە بە کارێکی خراپ دەبینم. هیوادارم لەو کارانە ئیتر دوورکەوە. ئەگەر کەسێکی خوێرخوازی ئەوە چەپچەماڵە تەنیشتە فەرموو شتێک بکە. ئێمە تومان تاقی کردوتەوە کاتی خۆی زیندانیانی بادینان چەند جار پەیوەندی بە تو کراوە کە کاتی خۆی گیرا بوون، یارمەتی کەس و کاریان بدەی ئەتونەت کرد چونکە وتت نوێژ ناکەن یان ئەندامی ئێمە نین یان ئیتر ئەم قسانت کرد. بەڵام کەسێک بێ وەک حەماس ئەچی پارەی ناشەرعی لە شوێنی ناشەرعی دێنی و دەینێری و دێی ئەڵێ ئەوە خەڵکی کوردستان خانوویان فروشتووە، ئاڵتۆنیان فروشتووە، نازانم چیان کردووە، کە ئەمە ڕاستی بوو نەبوو، بەڵکو بەشێکی کەم لە خەڵکی کوردستان ڕۆشتە. ئەو پارێکە نوتە زۆربەیشی لە شوێنی خۆت دەزانی لەکوێ هاتووە. سوپاسە دەکەم لە ئاخێری من دەڵێم ئەوەی بتوانێ ئەوەی توانای هەبێ یارمەتی لێ قەوماوانی چەمچەماڵ بدە. بەڕاستی پێویستیان بە یارمەتیە. ئێمە دوو حزبمان هەیە، حکوومەتێکیان دروست کردووە، یا سێ حزبمان حکوومەتێکیان دروست کردووە، بێوجدانترین حزب و حکوومەتن لەم دنیاە. هیوادارم بتوانن یارمەتی خەڵکی چەمچەماڵ بدەن. سوپاس.